Director of Parezanam katan baş son behivan baş bun. Rezi xoşovisti. Avranista هەر پێم خۆشوەندە قسە بکەین ئەگەنا بابەتەکە زۆر درێژ ناخایەنیت بەڵام بزانن ئەو بەرپرسانەی پارتی وێچێتی چۆن بەس بیر لە خۆیان دەکەنەوە. خێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ببورن سەرچاوی ئێمە هاوڕێیان هیوان باش بن. خەبەری و دەنگ و باستان سەرچاوی ئێمە هاوڕێیان هەر یەک دەقەیتر ئێستا دەست پێ دەکەین. سەرچاوی ئێمە هاوڕێیان چەند ڕۆژەکە پاڤل و قوبات چوینە ئەمریکا بەنیازی کۆمەڵێک دیدار. ئێمە گەیشتن بە هەندێک نهێنی ئەو دیدارانە بۆیە هاتم لەگەڵتان باس بکەم. ئەو کات باس لەو مەسلەی موچەش دەکەین. بەڕاستی خێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە با لە هێندرسە سەرچاوی ئێمە هاوڕێیان بەهەرحاڵ چەند دەقەیەک قسە بکەین. یەکەم ئەو مەسەلەی موچەی پارتی بڕوا بکەن هەمووی کاتیەوە کودەیان ڕێککەوتنی تر بکە نەکە پارتی بەس چاوی لەوێ لۆگەرمەی انتخابات یەک موچەی تر بدرێت بە خەڵک یەک موچەی دا ئەو جێی لێ نییە. کۆمەلگایان لەگەر ئەوە لێ ڕاهینەکە 4 مانگ جارێک 6 مانگ جارێک موچەی بدنێ ویژدان و ئەوشان ئەو لێ گەڕێ لەو مۆزوعی ئەوانە بەس هاتوون لۆگەرمەی انتخابات ئەگە بتوان لەگەر ئەوەی انتخاباتەکان هەمووی دیزاین دەکرێت ڕێککەوتنی سیاسی دەکرێت بەس ئیتر کو خەڵک ڕابشێشن چکو موچە نەدرێ پارتی چی پێیە هیچێتی چی پێیە هیچیان پێ نییە بە خۆتان دەزانن هیچیان پێ نییە بێن قسەی چ بکەن یعنی وەڵڵاهی نازانم خەڵک چۆن دەستە دەنگدان ئەو جارایی و یعنی چ بانگەشەیەک دەکەن چ بانگەشەیەک دەکەن دای ئەو هەموو درۆیە و ئەو ڕەوشە و یەکێتی لەو لای خاوەنی هیچ نییە هیچ یعنی نازانێت دەڤەری سلێمانی بە جددی یەکێتی چ یان پارتی ئەو هەموو شکستەی مەسرۆر بارزانی دێت چ دەڵێ لەو خەڵک بۆیە هەر ڕێککەوت نەکرا تەنیا لەو ئەبرکردنی ئەو مانگەی موچەیە ئەو موچەیە هاوڕێیان بەهەرحاڵ با بچمە سەر ئەو خاڵەی بەخێر بێن سەرچاوی ئێمە سەبر بگرن هاوڕێیان من دەزانم ئێوە بەپەلەن بەڵام کاچ خۆم یعنی با قسەک برادەر و شتش خستەوە من ناتوانم یەکسەر قسە باس کەم. هاوڕێیان سێ چار ڕۆژێک لە پرێکداوە یەکەم جارە ئەوە ماڵی تاالبانی پاڤل و قوبات پێکەوە دەڕۆن دیارە هەست پێ دەکەن شار ئامنە ئێستاکە ئەگەنا قەت دوو برا پێکەوە نەڕۆشتینە یعنی ئەوە یەکەم جارە هەر لە ڕووی ئەمنیەوە یعنی ئێستا هێزەکەبی دەتوانی کۆنتترۆلی دەباشان و هەمووی ئەوریکە بەسی تر ئەوان دیارە هەست پێ دەکەن وەزعەکە لە کۆنتترۆلە خۆیاندایە بۆیە هاتوون پێکەوە هاتوونە ئەمریکا دەستیان بە دیدار کردیە دەبی بڵێم هەموو ئانەی پێیان وایە مەسرۆر بارزانی پێشوونە هاتە ئەمریکا ڕاست نییە چەند هەوڵیدا فەشەلشی زۆر گەورەی ناکەوە واوڕێ من دووبارە تاکید دەکەمەوە کە مەسرۆر بارزانی ئەگەری بوونەوەی بە سەرۆکی حکوومەت گەلک ئەستەمە
وبجتوا إتر أمريكا أوروبا يعني مزايقة إذا كان مزايقة يعني رنج دي عمل في لي هالبدن ورنج سكالا وشد بيتا بيش يعني إتر موضوع ديت يعني مزايقة مسرور ذكرت لو نقطة دو استقيادية شتي خميتي نيرس خميتي شيء على زارو أجي أمينتي براستي يعني اعتبروا سيري ميديا يعني سيري جموزولي بكارتي وشتي بكا نكس باسي كركوكا كا نكس باسي قضايا قومي ذكا موتش خلط يعني جرش بكدي أبويا هم موضوع كان يعني ذات لبوتش شيء شخصي خويا أنا تون مسرور تون كرسكي بدأز بنتو أنا تير كوملي بالشيني أو بستشويني فعملوا قباتكو كيسي لالازار لكم الجيني دولتي لعواز كان يعني أو تاتسكو أو زاد زكا لسريان أو هاوكات يعني عندي دعم دزقاهن بتاعتي هي أنا كخوان رجز نعمة وبريطانيا وأمريكاش متابعين والربط شيء بإيران وهم أوتشتانا خربيتوا بو يقابلوا قبات أو تنرجيت شونا تا سديداري قوري نكرت يام بلاو نكرتوا لو أو أنا بلام يكدي داري زور كهين شان لبرتاستي دايا وابزام دشكن إتر وابزام دشكن لقل تولس قابارت جنيكا مسؤولي كازم بيداغوتري ديريكتور اوف ناشونال انتجلينس بهرحال أو مسؤولي همو دامو دزقا أو كان بالإنجليزية كي الخدمة همو دامو دزقا أمريكاني همو أمريكا وكو يعني هرشتك بيدوي أو بالريال بلا FBI لا CIA يعني لهمو أمني أنا داواي ديداري ويان كردي وابزانم قبوليش تكريت ك بس أديره والله بكردية بهرحال جنيكا سرفرش هم دام دزقا أمريكاني أمريكا ذكا في العقوبات ملفتش أون دايان بيه وين يا بافل ملفتش أون داي بيه تو معريدن جا يعني بلغي سر أو هوليك هولي لنا وبرتني بافل طالبان ياندايا أو لكودتا ياندايا لقى خوينا دي يبدا توانا بو دو أمان سيتي هيا من أورد كاريا بويا باسكم يك كودتاي سربازي هولي كشتن بايستا كودتاي ويش خرابا بس كودتاي أو كردي كودتاي سبيبو نك كودتاي كشتن بو أو استا هنده بلغي هنا قناعت بأمريكا كان بتاواتي بيبكاتن كأو هولي كشتني هبو لغوري يتركو مالك دنگا يعني شتي بهيزي لدستا أو جاري أو يأمبزان وانيا قوات وانيا بافل بزو تشتونا ساعة سولا كورا هيزا صد كسي برون استادا جيجي بهرحال قالتا دا كم هاوران كودتا تيرور أو هنشتي زور خراب لخباتي ناو خلق براستي يعني خباتي زماوري روخان أو جنا دبينو قلت مسؤولي هرحمو أوشتاني دو كيسا يك حول دادن أجي أمين بخانا ليستي تيرور نيو دولتي كبابي أو هنگاوانا أجي أمين سرپرشتي أو هولاي كرديا بوي أوان هول دادن بخانا ليستي تيروري نيو دولتي أمريكا أو يعني أو كيبكا دو لدادقاي لاهور الشيخ زنجي أمريكا وبريطانيا وأولاتنا تدخلنا كان بتاعتي أمريكا لو يندلبوا أمريكا تشونا لسر أو دو أساسا أو هنقاوة تنين وهول دادن واحتمالي زوري هي رجنا ببينا كتولس قابرت بتبسي همو دزقا أمريكاني أمريكا يعني لسروي CIA لسروي FBI أو أنا بلا ماني أوجني أوكي دكري يعني أشتانا أوكي مسرور بارزانيش لما سي أوصل ديتوي وكل قصة شان كل معنوني أمريكاش أوكي دكري ورنج بي خلش تريش أواني تريش بلغي تريان هبتكو لما أوي أوستي صار صالي كتينة جانيك أو يتشيك يعني خطي لاهولي وخطي بافلو حتى أجي أمين وأنا همو هولي كشنيك تريان ده هوريان همو هولي أوين بزانم بافلش هولي كشني أجي أميني ده وخطش قلت يعني مثلا هولي لنا بردني لاهور هبوا همو أو يعني خلشي تريش بلغي هي أو صار صالي أوانا
بەس خەریکی ئەو جەریمانە بوونە و هەیە خۆیان لاواز کردەوە پارتی ئەوە سیرکەریان بووە یعنی ئەوانە دەقیقن دڵنیاش بن لەو خەبەرەی کە هەوڵ دەدەن و احتیمالی تا ئێستا نەیاندیتێ بەس ئەوە گرنگە و بەس ئامانجەکەیان ئەو دوێیە یەک ئەژی ئەمین و تا هێزەکەی بکەنە لیستی تیرۆری ڕەش دوو لە دادگایکردنی لاهور شێخ زەنجی ئەمریکا فشاریان لێنەکە لەگە بەریتانیا هەوڵ دەدەن لەگە بەریتانیش بەڵام بێگومان ئەوە ڕەئی وانە دەمێ ئەوە بڵێن ئەوە ڕەئی پاڤل و قوباد و یەکێتیە مانای ئەوە نییە ئۆکەی دەکرێت مانای ئەوە نییە ئەوان دێنە پشتیان ئەوەتە ڕخنەی لێ ناگرن لەوەی کە سلێمانی بۆمباران نەکرایە لەوەی کە پاڤل چەند کارێکی زۆر قێزەوەندەکە لە سلێمانی پاڤل و قوباد بەڵام ئەوە ئامانجە سەرشتەکەی نەکەیان و سەردانیانە لە بۆ ئەمریکا من ئەلەوە بەرپرسم ئەو دەشبینن و ئەوەشم لە هەندەیە پاڤل و قوباد دەزانن یعنی ڕادەگەیەندرێ ڕناگەیەندرێ بەس ئەو دیجارەیان لەبەردەستیدا هەیە و بشبینن ینی پارتی یەکێتی هیچ ئەگەیان لە کێشەی کورد و ئەوانە نماوە تاگەشتیان هەر بوویتە ئەو شتە شەخسیانەی خۆیان موچە ئەوانە لایەن بوویتە هەر زۆر لاوەکی 3 مانگ 4 مانگ موچەیەک بدەنە خەڵک کافیە لە بۆشایی هەر هەمومان نەک ئاچکو خەڵکێک زۆری ئۆپۆزیسیۆنەکە کە تو بەخۆشت بەششی و هەرەکەی ئۆپۆزیسیۆنی مشکلە دروست دەکەی بە هەند هەر ناگری بەس خەڵک فێر بۆ ڕەخنە دەگری هەست بە خۆی ناکە بەخۆشی چییە ئەجدیمە ئەو بێدەنجی کۆمەلگا لە ئاست پێ موچەیە زۆر خراپە زۆر خراپە دەبیت خەڵک دەنگ هەڵبڕێ حزب هەبێ حزب نەبێ ئەگەنە ئەوانە 6 مانگ زارێک موچەتان دەدەنێ و یەک قسەی کۆتاییش بڵێم ئاڕیان ئەرێ بەراز دەلال شێخ نازێزانم زۆر لێم پەستی وەڵای خەبەریان دەمێدایان گوت یعنی فول بی بەدەست ئەو خەبەرانەی بڵاوکراتەوەی بەس براکە مەڵە حەقەتە ئاوڕێیان تەلەفۆنکردن دوایین جملە ئەمە ینی 5 ساڵ لەمەوە لە 2009 تەلەفۆنم دەست پێ کردیە خەرج کەش لەولا ئەولا دوای ئەوە کردیتی بەس ئێستا ئاستەشی زۆر نسمی وەگرتی هەر بەو مناسەبە لێرەوە بڵێم یعنی هەم جوێن دەدەن هەم بڕگەی هەڵدەڕژێرن بە زەو خۆیان یعنی ئەتەکەیت ئەو خەباتە جوانەی چۆن خەباتی دووکەوتنە ئەوڕۆپا خەباتی تەلەفۆن ئەوانە دوو هەنگاو بوون ئەنی تەنجی بە مەسوول هەڵچنیە ماندیگرنی بەداخە و خەریکە قێزەوەنی دەکەن کاچ خۆم یعنی هەر یەکە ڕستەوە جوێن دەدا ئێمە ئیشیم ئەمەوەیە کە وێنەیەشی جوانی مۆدێرن پیشان بدەین من ئومێد خۆشنا جوێنی پێدا گوتە بێژە حکوومەت پێشەوە هەورامی جوێنی پێدا کارجەرمەڵبەندیان جوێنی پێدام سەرۆژ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیان ئی پارتی جوێنی پێدام بڕوا بکە جوێنم پێ نەداکەوە بەڵام ئێستا ئەو جوێندانە زۆر ناشنە کاچ خۆم ئەو هەنگاوە من بەرحاڵ هاوڕێیان هەرویستم ئەوە بڵێم پاڤل و قوباد لە ئەمریکان بەنیازی بەرپرسێکی گەورەی ئەمریکین کە بەرپرسی هەموو دەستگا ئەمنیەکانە تر با بزانیت چۆن دەبێت ئەوە ڕەئی پاڤل و قوباد دەچن دەگەێنن بە مەلەفێکەوە بەڵام مانای ئەوە نییە تەواوە خاڵی کۆتایش بڵێم هاوڕێیانە من ینی لەسەر ئەو مەلەفەی شوون بزرکردن سکولای من مۆزوع گرنگە خەڵکێک زۆر هەیە ڕەیەکی ئەمن ئەو ڕێیەمەیە بە پێی دیاردە و ڕەفتار ئینسان دەبێ قسە بکە یعنی ئەم بە دوات چون زۆر لەسەر ئەو کەیسی لالەزارم کردیە خەڵکێک شوون بزرا ئەوەیە هەر کەسێک ئەوەی شوون بزرا مەسوولەکی ئەمنی گوتی ناومان بدێ ئەمە وعدلۆت بە دوات چون دەکەن بۆیە ئەگەر ناوەکەیە بگێنە من بگێنە ئەمن بزانم چەند ڕاستگۆیە ئەو بەرپرسایان سەرچاوەکانمان پێ دەڵێ یانە هاوڕێیان هەرویستم ئەوە بڵێم کە لەو ڕۆژانە ئەو ڕۆیە سبەیە دەبێت ئەوەیم بزان دەیبینن تەقدیمیان کردیە ئەو بەرپرسە بینینی ئەو بەرپرسەش زۆر گرنگە مەسروریش لە ماوەی ڕابردوو تاکید دەکەمەوە لە ئەمریکا سەرکەوتنە و هیچ دیدارێک ببینێ پاڤل و قوبادیش خەڵکی ئەویان نێتە بەس خەریکی مەلەفی لالەزار کاتش خۆش